دەستی ئەهێنین وەگەرنا ئەسڵ وایە کە ئینسان زۆرینەی ئینسان باوا بڵێن کە لێبوردن بە فیتڕەت بەڵام زروف و واقع وایان لێ ئەکا هەندێک کات ئەو لێبوردنەیەیان نەمێنێ و گۆڕانکاریان بۆ دروست ببێ. سپاس بخوام وەسا پاڵەری ئاینی ڕێنمای ئاینەکان تا چەند هەندەری ئەوەن کە مرۆڤ لەسەر زەوی کەسێکی لێبوردە بێت و دۆخی لێبوردن بسازێنێت. بێگومان من پێم وایە لە هەموو ئاینەکانە هەموو ئاینە ئاسمانیەکان بە تایبەت تەنانەت ئاینەکانی تریش ئەوانەی کە دەستکردی مرۆڤن و مرۆڤەکان دایانناوە لە تێکڕای ئەم ئاینانەیە لێبوردن شتێکی جوانە. لێبوردن معنایەکی پیرۆزە، بابەتێکی پیرۆزە و بالذات لە ئاینی خۆمانە ئاینی ئیسلام لە ئاینی ئیسلامە پاڵنەرێکی زۆر هەیە بۆ بەخشین و لێبوردن. تەماشای ژیان نامەی پێغەمبەری خوا بکەی صلی الله علیه وسلم، تەماشای موقفی هاوڵەکانی بکەی، پیاو چاکان بکەی، ئاەتەکانی قورئان بکەی، لە هەموو جێگەکانە داوای ئەوەمان لێ ئەکرێکەوە ئێمە بەخشندە بین، لێبوردە بین بە ئومێدی کە خوای تەعالاش بمان بەخشێ. بێگومان پاڵنەرە ئاینەکە کاریگەریەکی یەکجار زۆری هەیە لەسەر ئەو بابەتە. زۆر باشەوە مەساڵاژت بە دادپەنێکی زۆر باشە کرد پاڵنەرە ئاینەکە کەواتە بۆچی ئێمەی موسڵمان هەوڵ دەدەین تەنها لە مانگی ڕەمەزاندا یاخود لە ڕۆژانی جێژندا چەمکی لێبوردن و داوای لێبوردن و گردن ئازایی بەکاربێنین. ئێخۆ ئێمە توانای ئەوەمان هەیە بیکینە درێژەی ژیانمان و چۆن وا بکەین وەکو کەسێکی موسڵمان لێبوردن بکەین بە چەمکی درێژایی ژیانمان. لێرەوە ئەمەوێ من بەسەرهاتێکی هاوڵێک لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگەڕمەوە لە وەڵامی پرسیارەکەی جەنابتە. خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو هاوڵەکانیان دانیشتبوو. فەرمووی کێ لە ئێوە پێی خۆشە چاوی بە کەسێ بکەوێ ئەهلی بەهەشت بێ با سەیری ئەم پیاوە بکا کە ئێستا دێتە ژوورەوە. پیاوێک کاتە ژوورەوە لە ناو هاوڵەکان زۆر ناسراو نەبوو. ئەمان ڕەنگە تەسەووریان کردبێ ئەبوبەکری سیدیق بێتە ژوورەوە، عومەری کوڕی خەتاب بێتە ژوورەوە، بەڵام هیچ کام لەوانە نەبوو. پیاوێک بوو هاتە ژوورەوە دەموچاوی تەڕ بوو بە ئاوی دەستنێش. دوو ڕەکعەت نوێژی کرد، دوای تەواوکردنی نوێژەکەی هات لە مەجلیسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاوێک دانیشت و دواتر ڕۆشت. ڕۆژی دواتر پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و آله وسلم کێ ئێوێ پیاوێکی ئەهلی بەهەشت ببینێ با تەماشای ئەو پیاوەکە کە ئێستا دێتە ژوورەوە. هەمان پیاو هاتە ژوورەوە بە هەمان شێواز. ڕۆژی سێمیش بە هەمان شێوە. یەکێک لە هاوڵەکان فەرمووی وەڵاهی ئەبێ بزانم ئەم پیاوە چییە، بەچی ئەو پێگەی بەدەست هێناوە. ئەوە سێ ڕۆژە پێغەمبەری خوا شایەتی بەهەشتی بوونی بۆ ئەدا لە کاتێکە کە هەموو مرۆڤەکان تەمەنای ئەوە ئەکەن کە ئەهلی بەهەشت بن و بگەن بە لیقای خوای تەعالا لە بەهەشتە. فەرمێ ئەچێتە ماڵیان، ئەچێتە ماڵی ئەو کابرایە لە دەرگا ئەدا و عادەتی عەرەب وایە تا سێ ڕۆژ نازانم ئێستا ئەگەر گۆڕابن، بەڵام عادەتی عەرەبی ئەو سەردەمە ئاڵێم پێم وابێ کە ئێستش ئەو عادەتانەیان هەرتیا ماوە. کەسێک کە لە دەرگایان بدا و میوان بێ فەرمویان لێ کرد بۆ ماڵەوە تا سێ ڕۆژ پێی ناڵێن بۆچی هاتووی. سێ ڕۆژ میوانداری ئەکەن بەبێ ئەوەی هیچ شتێک بزانن کابرا غەریبە هەرچیەکە ئەمان خزمەتی ئەکەن. طبعا من ڕەنگە لە هەموو جێگەیەکە ئەوە نەبێ، بەڵام ئێستاش لە هەندێک جێگا ڕەنگە هەر تەسەووڕەکەم ئەوە ماوە. ئەمە هاوڵات چێتە ئەبێ بە میوانی ئەو هاوڵەی تر. کاتێک کە ئەچێتە ئەوێ سێ ڕۆژ و سێ شەو لە ماڵیان ئەمێنێتەوە متابعەیەکە. بە شەو هەر متابعەیەکە بزانێ شەو نوێژی چۆنە، بەندایەتیەکانی چۆنە، تەماشاکە بەر لە نوێژی بەیانی هەڵەسێ دوو ڕەکعەت شەو نوێژەکە و خۆی ئاماداکە و بۆ مزگەوت نوێژەکە و ئەگەڕێتەوە. حاڵەتێکی ئەسایی، حاڵەتی موسڵمانێکی زۆر سادە کە هەمومان ڕەنگە ئەومان هەبێ. نوێژی بەیانەکەیەکە دێتەوە ئاسایی ڕۆژەکەی خەریکی ئیش و کار و کەسابەتی خۆیەتی و کاتی نوێژەکانی ئەکاو نە ڕۆژوێکی سنەتی هەیە نە نوێژێکی سنەتی زۆری هەیە نە هیچ شتێک لەمانەی نییە. سێ ڕۆژ متابعەکە هەروایە. دوای سێ ڕۆژ بە کابرا ئەڵێ وەڵاهی من بۆ ئەوە هاتوومەتە ماڵی تۆ. سێ جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شایەتی بەهەشتی بوونی بۆ تۆ داوە، بەڵام من هیچم نەبینی، کردەوەکانی من لەوەی تۆ زیاترە. زۆر لە هاوڵەکان تر هەن کە کردەوەیان لە تۆ زیاترە کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و شایەتی بۆ تۆدا. فەرمی وەڵاهی چی دیوە هەر ئەوەم نەکردەوەم هەیە. ئیتر ئەم جوابی دەست ناکەوێت دێت بڕوا لێ ڕاوەستە. یەک شتم هەیە، ئەمە نقطەی شاهیدی ئێمەیە، مەوضعی شاهیدی ئێمەیە. ئەڵێ من هەر شەو کە سەر ئەخەمە سەرسەرین
بەر لەوەی کە خەوم پیا بکەوێ ئەڵێم خوای گیان حەقم لای هەر کەسێکە گردنی ئازابێ بەبێەوەی کابراداوای گردن ئازایی کردبێ خوای ئەو من لە هەمویان خۆش بووم بە ئومێدی کە تۆش لە من خۆش بی فەرمێ وەڵڵاهی هۆکارەکەی ئەوەیە ئەوە توی کردووە بە ئەهلی بەهەشت ئەوە توی کردووە بە ئەهلی بەهەشت خوای تەعالا فەرمێ فەلیعفوا وەلیەصفحوا با ببەخشن لێبوردە بن ئەلا تحبون أن يغفر الله لكم ئایا ناتانەوێ خوا بتان بەخشێ یعنی بە معنای ئەوەی ئێوە ئەگەر بەخشندە بن خوا لە ئێوە بەخشندەترە خوای گەورە فەرمێ ئەی تۆ کە بەندەکانی من ئەبەخشی ئەوە منیش تۆم بەخشی ماشاءالله ئەوەسا ئەو قسەی دایکە من بیر هاتەوە بە ڕەحمەت بێ خوای گەورە لێی خۆش ئامین هەزار جار سینەی بێکینە محەممەد صلی الله عليه وسلم مەوەسا پامێکی زۆر زۆر جوانتدا بە کەسانی کە گوێگری ئێمە و کەسانی کە مۆسەڵمانن کەواتە ئێمە هۆکاری زۆر باشمان هەیە یەکێک لەو مژدانە چوونە باشتە بۆی کەسێکی لێبور دەبین دروستە لای هەندێک مرۆڤ دانان بە لێبوردنا کارێکی یەکجار زەحمەتە مامۆستا چۆن بگەن بەو ئاستەی کە لێبور دەبن و لە هەموو کەسێک خۆش بن بەبێ ئەوەی داوایان لێ بکرێت واتە لە بەکارهێنانی لێبوردندا لوت بەرزی بوەستێنن زۆر جوانە پرسیارەکە من ئەڵێم ئینسان دوو شت وای لێکاکەوە دوو هۆکار هەیە وای لێکا کە بتوانێت بەخشن دەبێت بەبێەوەی داوای لێ بکرێت ئەم لە لای خۆیەوە بەخش دەبێت و لێبور دەبێت یەکەمیان بیر لەوە بکاتەوە ئەگەر شیرین خان هەڵەیەکی بەرامبەر بە من کردووە ئایا هەڵەکەی ئەو بەرامبەر بە من کارە ساتێکی گەورەیە و هەڵەیەکی گەورەیە یان ئەو هەڵە و تاوانانەی کە من بەرامبەر بەخوا کردووە بەراورد ناکرێ چونکە هەڵەکردن بێ ئەمریکردن دڵشکاندن بە پێی گەورەی کەسەکە گەورە ئەبێ تۆ ئەگەر ئەمری خوات شکاند بێت جیاوازە لەوەی ئەمری کەسێکی ترت شکاند بێ ئەمری هاوڕێیەکەت شکاند بێ ئەمری بەرپرسێکی کارەکەتە شکاند بێ ئەمری دایک و باوکە شکاند بێ ئەمری هاوسەرەکەت شکاند بێ هەموو ئەمانەش گەورەن شکاندنی ئەمریان بەڵام ئەمری خوا کە لە سەروی هەموویەوەیەتی ئەوە لە هەمووی گەورەترە بۆ لەبەری خوا لە هەمویان گەورەترە ئەو هەڵانەی کە من کردومە ئەو کەم و کورتیانی کە من هەموو چاوەڕێشم خوا بمبەخشێ ناومێد نەبووم داواکەم لە ڕووم دێ 10 ساڵ بڕم بڵێم خوایە من ببەخشە بەڵام من ئامادە نەبم بەخشن دەبم چۆن ئەو ڕۆم هەبێ لە کاتێککە ئەزانم خوا پێی خۆشە من ببەخشم من لێبوردە بم کەسێک ئەگە خراپی بەرامبەرم کردووە من لێبوردە بم بەرامبەری خوا ئەوەی پێخۆشە من ئامادە نیم ئەوەی کە خوا پێی خۆشە بیکە داواش لە خوا ئەەکەم ئەوەی من پێم خۆشە بۆم بکە من پێم خۆشە لێم ببوورە خوایە تۆ لە من ببوورە بەڵام من ئامادە نیم لە بەندەکانت ببوورم ئەسڵەن ئەوەی کەوا ئەوا بیرکاتەوە ناتوانێت نەبوورێ عەفوونەکردن و لێنەبوردنی بەلاوە قورسترە لە لێبوردنەکە ناتوانێت بڵێ من وەڵاهی شتێک لە دڵما هەڵەگرم ڕەنگە لەحزەیەک کاتێک ئەو لەحزەی کە تووڕەیە کە عەسەبیە کە کەسەکە سەرەتای هەڵەکەیە نەتوانێت خۆی کۆنتڕۆڵ بکە بەڵام ناگا بە شەو کە سەری بخاتە سەرسەرینەکە ئیتر ئەو کەسە هەر کێیەکە هاوسەرێتی ئەولادێتی دراوسەیەتی هاوپیشەیەتی مامۆستایەتی قوتابیەتی هەر کێیەکە ئامادەیە بیبەخشێ ناتوانێت نەیبەخشێ ئەمە خاڵی یەکەمیان لەبەر خاتری خوا لەبەروی خوا لە من خۆش بێ خاڵی دووەمیان کە هۆکارە بۆ ئەوی کە ئینسان ببەخشێ من وای ئەبینم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی خۆشە هەموو ئومەتەکەی بچێتە باشتەوە حەزەکە هیچ تاکێک لە ئومەتەکەی نەمێنێ کە لە دۆزەخا بێ وەکو خۆی باسیەکە باسی مەشهەدی قیامەتمان بۆکە لە چەندها فەرموودەیە لە لای تەرازوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حازرە موجودە لە پردی سیڕات لەو بەرەوە وەستاوە هەر کەسێکمان ئەپەڕینەوە بەو دڵە پڕ لە میهرەبانی خۆیەوە فەرمێ اللهم سلم خوایە نەکەوێ خوایە سەلامەت بێ لە هەر مووقیفێکی قیامەتە لە کردنەوەی دەرگای بەهەشتا لە شەفاعی عوزمایە لە هەموو شوێنەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەوری هەیە و تکاکە بە تەمایە کە دانەدانی ئومەتەکەی
نەجاتیان بێ هەر لە دنیا کاتێ خوای تەعالا و ئاەتی داگر وەلەسەوفە یوعطیکە رەبوکە فتەرضا خوا ئەوەنەت پێ بەخشێت تا ڕازیەبی فەرمووی ئیذەن لا ئەرضا وواحد من ئومەتی فی النار ڕازی نابم یەک تاکێ لە ئومەتم لە ئاگرا بێ هەر لە دنیا فەرمووی خوایە لە گوناهی عایشە خۆشبی لە گوناهی ڕابردوو داهاتووی عایشە زۆری پێ خۆش بوو دەستی کرد بە پێکەنین فەرمووی عایشە زۆر خۆشە و دوعایە فەرمووی بەڵێ فەرمووی ئەمە دوعای منە بۆ هەموو ئومەتەکەم لە دوای هەموو نوێژێک لە دوای هەموو نوێژێک ئەمە داوای منە بۆیان کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر خەمێتی حەز ناکە هیچ کەس لە ئێمە بچێتە دۆزەخ دەی لەو کاتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پردی سیرات وەستاوە کەسێک ئەپەڕێتەوە لە ئومەتەکەی پێغەمبەری خوا فەرمووی اللهم سلم چۆن بتوانم دڵی پێغەمبەری خوا غەمگین بکەم حەقەکەی خۆمی لێ وەرگرم بەڵێ حەقی خۆمە بەڵام لەبەر دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەر ڕەزابوونی خوای گەورە من ئەیبەخشم و چاوەڕێی پاداشتەکەش لەو شەخصە ناکەم لە خوا خۆیەکەم دڵ نیابە ئەو کەسەی کە ئەیبەخشی هەرچیەکی بەرامبەر کردووی هەرچەنێ گەورە بێکارەکەی هەرچەنێ زەحمەت بێ هەرچەنێ ئازیەتی داوی چەنێ ئازاری داوی کەوتت خوای گیان ئەوە من لەبەر تۆ لێی خۆش بووم ئەو ئەگەر قەرار بێ ئەهلی سزا بێ خوا هەر سزای خۆیەدا تۆ هیچت لێی خۆش بی و لێی خۆش نەبی ئەگەر تەوبەی نەکرد بێ و پەشیمان نەبێتەوە ئەو سزای خۆی وەرەگرێ بە پێی کردەوەی تری چونکە دڵی تەنها تۆی نەڕەنجاندووە تەنها منی نەڕەنجاندووە ڕەنگە دڵی هەزارانی ڕەنجاند بێ کە ئەوان لێی خۆش نەبن هەزاران کاری تری هەبێکەوە مای ئەوە بێ کە تووشی عقوبە و سزا بێ با من هۆکارەکەی نەبم لێبوردنەکەی من هۆکار بێ بۆ دڵخۆشی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هۆکار بێ بۆ ئەوەی کە خوا لە خۆم خۆش بێ ئینشاءالله ئابە و لەو دیدەوە تەماشای بکەین لێبوردن زۆر ئاسانە بێ زۆر ئاسانە بێ کە بتوانین ببەخشین مامۆستا زۆر باش بردمانت مامۆستا ئێمە دەفتەری چاکەکاریمانە دەفتەری کردەوەکانمان هەیە باشان لە کۆتایی دیدارماندا لەگەڵ یێزانی باڵادا ئایا لێبوردەی دەبێ بە بەشێک لە چاکەکانمان بچێتە دەفتەری کردەوەکانمانەوە گومانی تیانە من ئەتوانم تۆڵەی خۆم لە فڵانە کەس بکەمەوە باشە دەسەڵاتم هەیە بەسەریە کەچی لێبوردەم بەرامبەری لەبەر چی لێبوردەم وە کووتمان لەبەر خوا لەبەر دنیا نا لەبەر خەڵکی نا لەبەر خوا خۆی پێش خوا لەبەر خۆم لەبەری دڵی من جێگەی ڕق نەبێ عاریفان و خواناسان ڕابیعی عەدەوی لێ پرسن ئەفەرمون کەس هەیە ڕقت لێ بێ لەنە وەڵڵا ئەڵێ شەیتان بۆی کە یعنی بیگرن ئەی ڕقت لە شەیتانیش نییە لێ نا وەڵڵا بەزەین پیا دێتەوە ڕقم لە شەیتان نییە خۆشەویستی خوا ئەوەندە دڵمی داگیر کردووە ئەوەندە دڵمی داگیر کردووە جێگەی ڕقی لە هیچ کەسێ نابێتەوە تەنانەت شەیتانیش بەزەین پیا دێتەوە ئەڵێم داماوە قوڕی کرۆ بەسەری خۆیە نەک ڕقم لێی بێتەوە ئەوەیە دڵی عاریفان و خواناسان بەو جۆرە بیریان کردوێتەوە ئامادە نەبوون حەقد و بغزێ لە دڵیانە هەڵگرن و یەکەم لەبەر خاتریەوەی دڵی خۆیان سەلامەت بێ مەشغوڵ نەبن بە ڕق و تۆڵەکردنەوە ئەم بابەتانەوە دووەم لەبەر خاتری ڕزایەتی خوا ڕزایەتی خوش بێگومان کە ئینسان شتێک لەبەر خوایکە لە نامەی ئەعمالیە نووسراوە الحەمدوللیلا کاتەمە بەسا ئێمە نابێ بە تایبەتی وەکو موسڵمانێک نابێت چاوەڕی جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانکەین بۆی داوای گردن ئازایی من لە تۆ بکەم یاخود تۆ بە پێچاوانەوە احترامم بۆ حزوری بەڕێستا دەرها نمونەیەکی حزوریە نابێت چاوەڕێ ئەو جەژنەکان بکەین لە هەر کاتێک لە هەر ساتێک خوای گەورە مێهری خستە دڵمەوە ئیتر کاتی لێبوردن و بەخشندەیە هەموو کات کاتی لێبوردن و بەخشندەیە و لە دڵی خۆتەوە بێ ئەوە تەماشا بکەی پێی بەڵی بەر کەسەکە یاخود نەیڵی لە ناخەوە لێیت بوردبێ و مەرز نییە تایبەت بێ بە جەژنەکان بەڵام جەژنەکان مناسبەیەکن کەوا چۆنە لێ ئەو بابەتە تایە تۆخ ئەبێتەوە ئێستا قورئان خوێندن لە هەموو کاتێکە خەیر و پاداشتی گەورەی هەیە بەڵام لە مانگی ڕەمەزانە سەیرەکەی خەڵکی زیاتر قورئانە خوێنن نەک خەڵکی تەنانەت مامۆستاکان تەنانەت ئەوانەی کەوا زۆر مولتەزیمن بەدینەوە لە ڕەمەزانە زیاتری خوێنن تەنانەت خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم خودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕەمەزانە زیاتر گرنگی بە قورئان داوە لەبەری بۆ مەوسیمەکە مەوسیمی ئەوەیە لە هەموو کات خوێندوێتی بەڵام لە ڕەمەزانە زیاتر لەبەری پاداشتەکەی زیاترە کاتەکەی گونجاوترە بۆ ئەوە جەژنیش خوای گەورە دوو مەوسمن جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان دوو کاتن کە دایناوە بۆ ئێمە
تاوەکو بیکەین بە پاکردنەوەی کاتی پاکردنەوەی دڵەکانمان. یعنی ئەگەر تۆ لە کاتەکانی تریشان نەتوانی ئەم کاتە ئیتر کاتی خۆیەتی لێرە ئەگەر نەتوانی بەڕاستی کێشەیە. ئەوە کارە ساتە بەڕاستی. بەڕاستی کێشەیە کە تۆ نەتوانی لە جەژنیش لە خەڵک ببووری. بەڕاستە. مامۆستا هەندێکمان دنیامان زۆر بە قورسی گرتەوە باشە بە هەردوو مشمان چنگمان پێ و گرتۆ و بەرینا دەین پێمان وایە دنیا قەت دەستبەرداری ئێمە نابێت لە برەوەی دراوسەکەم فڵانە شتی کرد ئەبێ منیش فڵانە شت بکەم. دروستە من بابەتێکی هاندانی باشە بەڵام ئەم کێبڕکەی ڕق دروستکردنە ترسناکی و خەتەرناکی بۆ مرۆڤ دروست دەکات. ئێوە لە مینبەرەکانەوە کە خەڵک زۆر سەریدەمتان دەکات و زۆر گوێتانە دەگرێت تا چەند لەگەڵ خەڵکدان ڕێنوێنیان دەکەن کە ئەم دروستکردن و هەستکردن بەڕقا لە نێوان یەکتردا دروست نابێ هەستی لە بوردەی و بەخشندەیە زیاتر بەکاربێنن بۆەوەی بەڕاستی ئێمە لە ئاشتەوەیە بژینوەکەوەی ئاینەکەمان داوامان لێکات. مەبەستت ڕقبەرقەیە لەوەیە بۆ نمونە ئەم شتێک ئەکڕێ ئەوش بچێ بیکڕێ ئەوە منافەسە لە دنیایەکەیە یان چاوساغی بەڵە چاوساغی و چاوگرتنەوەم لە لێبوردنە هاوبەرامبەری ئەو بەرزکردنەوەی تەمە حۆڕقم لە شتە دنیایەکاندا ئەو کەسانی کە دنیا زۆر زۆر بەچنگەوە گرتەوە بەڕاستی منە شتم تیادا بینیوە لێبوردن لەلایەن دایپیانانێکی گەلێگە لە زەحمەتە وەکو ئەوەی بڵێن پێ بەسەر لاشەی منە بنێت تەنها مەڵە داوای لێبوردن لە فڵانە کەسکە کە ڕەنگە زۆر پێویستیش بێ لە کاتێکە ئێمە ئاینەکەمان دەکەم شت کە داوامان لێکەدەوەی کە بەخشندە بین بەڕاستی هەموو چیرۆکانی پێشەوای مەزنمان بەخشندەی و لێبوردنە صلی الله علیه وسلم. ئێوە چۆن ڕێنوێنی خەڵک دەکەن ئەو زۆر بۆ گرنگە چونکە خەڵک بەڕاستی ئێستا ئەوەندەی گوێ لە ئێوە دەگرێت لە مینبەرەکانەوە ئەوەندە کاریگەریتان هەیە ئێمە میدیاکار نیمانە چۆن ڕێنوێنی خەڵک دەکەن یاخود چیرۆکێکی پەنهان کە بۆتان دەگێڕنەوە هەوڵ دەدەن لەو لایەنەوە ببڕۆن کە لێبوردەی تیادا بدۆزنەوە. بەڵێ بۆ بەستی منافەسە و ڕقبەڕقێکردنی یەکتر أصل وایە الإنسان مسلمان وفي ذلك فليتنافس المتنافسون لە بەدەستهێنانی ڕەزامەندی خوا و پاداشتی قیامەتیە ئینسان منافەسە بکانەوە کە لە شتە دنیایەکانە ئەو کەسەی کەوا لە شتە دنیایەکانە منافەسە بکە و ڕقبەڕقی یەکتری بکە بەڕاستی ئیمانێکی دامەزراوی نییە بە ڕۆژی دوایی پێی وایە هەر لێراژێ پێی وایە هەر لەم جێگا ئەمێنێتەوە ئەوە بەنسبەتی لێبوردنیان بەرامبەر بە یەکتر من پێم وایە مرۆڤ چەند گەورە بێ ئەوەندە لێبوردەترە مرۆڤ لە تەمەندا یاخود لە ئەزمونە لە معریفەیە لە خواناسیە لە تێگەیشتن لە خودناسیە چەندێک خۆی بناسێ چەندێک ئەوەنە خوا ئەناسێ چەندێک خوای ناسی ئەوەندە لێبوردە ئەبێ بۆ یەکێ لە صیفەتەکانی خوا العەفووە الغەفوورە تەجەلای و صیفەتا کەوێتە سەرم ئینسانە وای لێدێم ئینسانە ڕەنگدانەوەی ئەو صیفەتانەی خوای تەعالا بەڕەحمە بێ میهرەبانە بێ لێبوردە ئەبێ وەکو تەواوی ئەولیاکانی خوا وابوون تەواوی پێغەمبەرەکان وابوون دیقەت بدە ئەوەی کە بەرامبەر بە پێغەمبەر یوسف کراوە سەلامی خوای لێبێ هیچ کەسێکمان پێم وانە کەسێک لە ژیانمانە ئەوەندە عەزیەتی دابین برات بێ لە گۆشتی خوێنی خۆت بێ هەوڵی کوشتنت بدا دواتر ماڵی ئاوا بێ کە لە براکانی ئەبێ بە هۆکارەێ نابا نەیکوژین هەڵی دەینە ئەم بیرەوە کە ئەویش هەر کوشتنێکە جۆرێکە لە جۆرەکانی کوشتن بەڵام نەمرد قەدەری خوای تەعالا بوو کە نابێ بمرێ ئەمجا دواتر لە بیرێکەوە دەردبێنەوە ئەنجا بتفرۆشن کە ببینن خەڵکی تۆیان دەرهێناوە ئەنجا بێن بتفرۆشن بە کۆیلە بتکەن بە کۆیلە چەند ساڵ لە دووری باوک و دایکت لە دووری باوکت بژێی طبعا دایکی پێشتر نەمابوو لە دووری باوکت بژێی چەند ساڵ کۆیلایەتی قبول بکەیت چەند ساڵ زیندان قبول بکەیت دوای ئەوە تۆ بووی بە عەزیزی میسر ئەوان بە برسێتی بە هەژاری بە ڕەش و ڕووتی هاتوونەتە بەردەمت ئەوان ئەڵێن کاتێک خۆی ئاشکراکە ئەفەرمێ لا تەثریب عەلەیکم اليوم یەغفر الله لەکم ئیستان لەسەر نییە خوا بتان بەخشێ یعنی من بەخشیوتانم داوای بەخشینیشتان لە خوا بۆ ئەەکەم ئەمە چ دڵێکە کێ ئەتوانێ ئەمە بکە پێغەمبەران سەڵات و سەلامی خوای لێبێ کەسێکی وەکو یوسف پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام ئەو هەموو ئەشکەنجە و عەزیەتە پێی وترا ساحیر شێت درۆزن حاشا لە قەدری پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کە پێشتر پێیانەوە صادق الئەمین لە دوای بوونی بە پێغەمبەر بوو بە درۆزن ئەمانەتەکانیان لە لای دانا دوای
وفا دوای بوونی بە پێغەمبەریش هێشتا ئەمانەتەکان لە لای بوو کەچی پێیانەوت درۆزن خائین بأنواع وأشكال وصف كراو وصفي ناشرين عزيتي في غمري خوانا كرد أشكن جانا دا در بدريان كرد بيساي حيوانا نخست سرسري لكاتي سزداع في غمري خوا عليه الصلاة والسلام تصور كأمانة قاتي أنا خست سرسري هاولا كان يان كشت ماميان شهيد كرد در بدريان كرد بو شاري كتر مالو حالي داگير كرا همو أمانة لفتح مكة بيغمري خاصة صلى الله عليه وسلم بوهمها والله بوهم جيش قوريه وهاتوته مكة ما تظنون أني فاعل بكم بيتان وايد شيء كم بران برتان سد صلاة لا يمنع استمنت وانا يتولا كردناهم هي بهمو جوري تشين بيت وانا بران برتاني بكم قالوا أخ كريم وابن أخ كريم بخواتو برايكي بخشندي كوري برايكي بخشندرشي باوكي شتركاتي خوي وابوا بخشندولي بردبوا قال لا تثريب عليكم اليوم همان شعار يوسف يغفر الله لكم هيتستان لسرنيا خوالتان خوش به نشي وتورا مسلمان به بزور كسي إجبار نكد كمسلمان يشبه في غمري خواه صلى الله عليه وسلم كواتا أملي بردنا أو كسا قورانا أتوانا يتر تو سيري خوتك هر كسيك هر بيناريكي خوشويس كي استاد شاوي لإيمي سيري دل دوروني خوتك بزانا تو تا چند قوري تا چەند گەورەی تا چەند ئامادەی لەم جەژنەیە ببەخشی بە تایبەت لە جەژنە کەوا جەژن ئەگەر سبەینێ نەبێت دوو سبەی جەژنە یعنی تا چەند ئامادەی ببەخشی ئەگەر ئامادەی ببەخشی ئەوە موژدە بێت تۆ وەکو پێغەمبەران وەکو پیاوچاکان وەکو ساڵحین لێبوردە و بەخشندەی ئەگەر نا ئەوە پێچەوانەکەیەتی و دووری لە ڕێبازی ئەوانەوە ئینشاءڵڵا هەموومان نزیکە بین و بە شێوەی ئەواندا دەڕۆین جا مامۆستا پرۆگرامەکەمان بەرە کۆتایی دەڕۆت بەڵام ئێمە خی گەورە ئەوەندە دەرفەتی جوانی پێداوین گوێبیسممە لە گەرانەکانی باوکمدا دەڵێ لە قیامەتیشا دوجار ئەو کەسێک کە گردنی ئازان نەکردو دێ بۆ کۆتاجار داوای گردن ئازایی لێ دەکات و داوای لێبوردن لە کابزان تۆی بوریانی دەرفەتەکان زۆرن مامۆستا دەمەوێت کۆتا پرسیارم بکەم ئایا خواپەرستی زۆر وا دەکات مرۆڤێکی لێبوردەمانێ بدەربچێت نزیکبوونەوە لە خوامان بێگومان وەکو ئاماژەم پێکردوتم هەر کەسێک کە لە خوا نزیک بووەوە تەجەلای سیفەتەکانی خوا ئەکەوێتە ڕنگدانەوەی سیفەتەکانی خوا ئەکەوێتە سەر و عەبدا سەی کە هەموو هیچ پێغەمبەرێکمان نییە بێڕەحم بێ هەمووی سیفەتی ڕەحمەتی تایە بۆ لەبەروی ئەوەنە بیری لە ڕەحمەتی خوا کردوتەوە ناتوانێت بێڕەحم بێ ناتوانێت زاڵم بێ ستەمکار بێ کێ زاڵمە کەسێک کە لە خوا دوورە کە بێ ئیمانە کێ زاڵمە کەسێک کە تێنەگەیشتووە لە ئیمان لە خواناسی وەگەرنا نابێ بە زاڵمە بە کەسێکی میهرەبان و بە سۆز و دادپەروەر بە هەمان شێوە لێبوردەیش وایە تا لە خوا نزیک بیتەوە لێبوردنت زیاد دەکا و عەفوت بەرامبەر بە هەڵەکانی خەڵکی زیاد دەکا ئامادە ئەبی کە هەرچیەک بەبێ ئەملا ئەولا هەرچیەک کرد بەرامبەرت کرابێ ئامادە بی لە پێناوی خوا بیبەخشی ئینشاءڵڵا مامۆستاگانی خوا بەخێر بێن زۆر سپاس خی گەورە پاداشی چاکەتان باتەوە ئەمما گەڕەمەزانە باش لەگەڵ ئێمەدا هیلاک بوون خوا سەلامەتتان کا و جەنابیشتان ئەرکتان کێشاو و ئەزیێتتان کێشاو یەک شتی ترم ئەمێ عەرز کەم ئیمامی زەین العابیدین زەین العابیدین کە نەوەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە نەوەی ئیمامی عەلی و فاتیمەی زەهرایە سەلامی خوایان لێبێ ئەفەرمێت کابرایەک پارەی ئەدرێتێ بۆی بێت زەین العابیدین تووڕە بکا و ئازیەتی بکا و ئەوە بکا بەرامبەری ناڕەحەتی بکا کابراش دێتە بەردەم زەین العابیدین ئەفەرمێ لە بەردەمی هەڵێ ئینەکە أنت زين العابدين تو زين العابديني كبوات بيلن الله نعم هكذا يقولون بل وان بيلن زين العابدين يعني شلون الله جواني عبد كان عابد كان خواناس كان وصفك جوان بوي أو إن شاء الله بل أنت شين العابدين تو شلون الله عكسي زينك يا ناشرينيت شرمزاريد بو عابد كان كم الله قصيب يا الله كم الله إساءة أدبك على خدمتي أويش دانیشێت جۆگرێت تا کۆتایی کە کۆتایی بێدێ ئەڵێ تەواو بووی ئەلێ بەڵێ ئەڵێ وەڵڵاهی ئەوەی کەوتت
هەمووی لە منە مەوجودە وما هو مستور عنك أعظم ئەوەیشی لە تۆ شاراوەترە شاراوەیە و تۆ نەتدیوە لە خراپەکانی من زۆر لەوە گەورەترە یعنی زۆری تریشم هەیە کە تۆ نەتوت هێشتا کە ئاوا ئەڵێ یەکسەر چۆنڵی ئەم هیچ ڕەتفعلێکی ناشرین نییە بەرامبەری یەکسەر کابرا پەشیمانە بێتەوە هەرێ ئەشهەد ئینەکە ئیبن ڕەسوول الله صلی الله علیه وسلم شایەتێ دەم بەخوا تۆ لەنەوەی پێغەمبەری صلی الله علیه وسلم تۆ ئەگەرنەوەی پێغەمبەر نەبی و لەسەر ئەخلاقی باپیرە گەورەت نەبی ناتوانی ئاوابی بەرامبەر بە من والله من پارەیەکم پێدرا بۆ ئەی تۆ تووڕەکەم بەڵام داوای گردن ئازاویت لێکم داوای لێبوردنت لێکم تاو پەشیمان بووم ئەڵێ هەر ئەو کاتێک قسەکانت ئەکرد من لێتم بوردووە و هیچ کام لەو قسانە کە تۆ وتوتە هەڵە نییە بەلای منەوە هەمووی لە منە مەوجودە ینی خۆی ئەوەندە بە خراپ بینیوە لە کاتێکا زۆر بە پێچەوانەی ئەوە بووە ماشاءالله لەو هێز و توانای قبولکردنیان ماشاءالله نەوێت ماوە ساگەندی وبارە بەخێر هاتی سەرچاوانمان یا ڕەبی بەخێر بەم جلە کوردی جوانەوە ئەمڕۆ پرۆگرامەکە بۆ جوانتر کرد گەورە سەلامەتتان کە یا ڕەبی سپاس دەکەم زۆر زۆر